سەرەتا دەستخۆشی لێوە دەکەم کە لێرە ئازروینە بەڕاستی ئێمە هەر لە بیداتی دەوری دومەوەکی زۆر باشمان هەبوو بڕوابوونێکی تاوامان بە خۆمان هەبوو کە بەسەرکەوین لەخوای بە زیادوی توانیمان ئەو مەرحەلانە هەمووی تێپەڕینی توانیمان بەسەرکەوتووی خۆمان یعنی تا سەتانۆهەتی دەتوانین برین لە دەرەجەیەک نزیک بووینەوە تا ئێستاش عنی ئەتحاد بڕیاریدا کە سێ فەریق بەسەکەوی ئینشەڵا یەکێکین لەو فەریقانەکە بۆ ساڵی دابێ لە خولی دەرەجەیەکی کوردستان یاری بکەین. الحمد لله على كل حال. طبعا افروكا جيم دماي كيبي الياريا بلادو بيروزبايا نادي جيهان كاين او نادي ديشي سركفتيم ما ياريا خو كي هم ياديت ما ياريا خو باقجي كر نا فريق ما لعب خو كر صافي يعني ما لعب خو كر چه فايده بين چه خسار بين لعب خو درستي كر بغش الحمد لله ابي ما بكري ما كرو وبيروز دوباره الفريق المقابل.